ڕاوێ منداڵی بلووریان فەشەلی هێنایە کە دووبارە پشکنینم کردیە بۆ ڕێکرایتەوە کە یەکەک بۆ ڕێ بکرێتەوە مشکلەی نییە دەیبی علاجم کردیە زۆران لە 600 زیاتر تێپەڕی ئەوانەی بلووریان لۆ کرایە هیچیان نەبوو دوای لای من بۆ ڕۆفایلەکەی ببینە علاجم کردینە و پێیانەوەمان دێبووم بۆ 15 سارەی ئەخیرش کەمە خۆ زۆر کەمە چێ و پارەی هەیە بیانداتێ بەڕام ئاستە دەردەچی ئەتو برێ لە سەتا چەندی دەردەچی نەجاحەتیان لە سەتایەکیش نەجاحەتی نیە لە 300 یەکەگنیتی ئەوە دلیل لە 650 و کسور نەخۆش کە بلووریان لۆ کرایە و فەشەلیان هێنایە لای من ئەوەتانی من داریان بردیتەوە مارەیە بە بلووری نا بە طریقەی دی طبعا بابە بلووری لێزانی دەوێ علم و ئەخلاقی دەوێ علم و ئەخلاق پێکەوە ئەو دۆش زۆر کەمە لە وڵاتی تو بس الأخلاقي شيء أخلاقي طبي علم وأخلاق يعني أمن كان خوشك بزانم عملياتي بيناوي برم درينا رحمك درينا لو استاتو من داري خود بوا نوق ببتا سرطان إيه أدي دكتور أتوش نوق ميشكد ببتا سرطان لو أي بيدري عيبيني يا رحمي عالمي أنا مدرينا اللي بو خاطري جيرفاني